سڵاو لە بینەرانی کەناڵی دیمەن تیڤی ئەم کاتە گوش کاتێکتان باش بەو هیوام هەموو لایەکتان تەندروست باش و لەش ساغ بن ئینشەڵڵا. من کارمەند بەهرامم لە پرۆگرامی دەنجی زوڵاڵ لە ئەزموونێکی نوێدا لە یەکەم ئەزموونی کارکردنمدا وەکو پێشکەشکار لەو کەناڵە جوانە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستداما. پرۆگرامی دەنجی زوڵاڵ پرۆگرامێکە گشت ئەو دەنگەونانە ئێمە بە ئێوەی ئەزیز شاد دەکەین بە هاوکاری ئەو برا موزیسیانانە و لەم ستۆدیۆیە جوانە. جا بەو هیوایم ئێوەش بینەری پرۆگرامەکە بن تا کۆتایی و ئەم جارە میوانێکی نوێمان بانگێش کردووە وەکو یەکەم میوان کاکە دڵزاری خۆشەویستە. کاکە دڵزار زۆر زۆر بەخێر بێ. کاکە دڵزار ژیان زۆر زۆر بەخێر بێ گەورەت کردین یاخۆ بەخێر بێ. عزیزم سپاس مەمنون. چاوی منی کاکە دڵزار زۆر بەخێر بێ. سپاس. کاکە دڵزار ئەگەر بکرێ خۆت بناسێنی. من دڵزار قوتابی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرم لە 2013ەوە خەریکی کۆکردنەوەی ئەزموونم. ئەنێ ئینشاڵڵا لەو ساڵانە کەمێک دەستم بە چالاکیکردن کردووە و دەمەوێ دەنجی خۆم بە خەڵک بگەێنم. ئێمەش بەو هیواین دەنگت بگاتە خەڵک کاکە دڵزارجان دووبارە زۆر زۆر بەخێر بێ. وەکو سەرەتای کارکردن گوتت لە 2013ەوە دەستم بەکاری هونەری کردووە. بە خۆت ژەنیاری چ ئامێرێکی کاکە دڵزارودم ژەنیاری ئامێری عودی هەر سەرکەوتوبی ئینشاڵڵا. قوتابی پەیمانگەی هونەرە جوانەکانی بڵێ قۆناغی سێ قۆناغی سێم هەر سەرکەوتوبی کاکە دڵزارجان. یەکەم گۆرانی ماچ دەبێ کاکە دڵزار ئەگەر برایانی میوزیسیان ئامادە بن و گروپی میوزیک مامۆستا ئەیوب عەلی خۆشەویست. ئێمە سڵاو ڕێزمان هەیە بە مامۆستا ئەیوب عەلی خۆشەویست. بەو هیوایم ئەو گۆرانیەی بەدڵ بێت مامۆستا ئەیوب عەلی و تۆش بە باشی بچڕی ئینشەڵڵا ئەگەر گروپی میوزیک ئامادە بێ خۆشحاڵ دەبین. مەڵاوایی سەختە وتم مەڕۆم چیت لێ بکەم ڕۆژی ڕەشی بەختە ڕۆژگار ڕێگانەدا باشقی من و تۆ چیتر تۆ نەسووتێ منیش نەگریم بۆ تۆ ڕۆژگار ڕێگانەدا باشقی من و تۆ چیتر تۆ نەسووتێ منیش نەگریم بۆ تۆ. هەرچیەت هەیە چیت بۆ نووسیوەم هەمووی بسووتێنە لە کڵفەیا گردا نیش دەربێنە لە دڵ و لە خایەڵ و بیردا وتم مەڵاوایی مەکە مەڵاوایی سەختە وتم مەڕۆم چیت لێ بکەم ڕۆژی ڕەشی بەختە ڕۆژگار ڕێگانەدا باشقی من و تۆ چیتر تۆ نەسووتێ منیش نەگریم بۆ تۆ ڕۆژگار ڕێگانەدا باشقی من و تۆ چیتر تۆ نەسووتێ منیش نەگریم بۆ تۆ.
ئەی ساغبی کاکە مەمنون زۆر دڵزارجان سپاس ئەستان خۆش ساغبی ئەو دەنگەت هەر مەمنون. بمینێ مەمنون هەر زۆر ساغ و سپاس. سەلامەت عزیزم. ئینشەڵڵا سپاس جانەکەم کاکە دڵزارجان دوور و نزیک ئاگادارین بڵێ جەنابەت وەبزانم گۆرانی عەرەبیش دەڵێ بڵێ گۆرانی تورکیش دەڵێ وەبزانم بە ستایلی فارسیش گۆرانی دەڵێ ئەگەر بەڵێ 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 هەڵە سەیلانم هەموو تاقی کردوتەوە تاقیت کردوتەوە بەڵێ و هیچ کێشەشم نەبووە والله جا داواکاریەکمان هەیە ئەگەر بزانم ئەگەر برایانی میوزیک تۆنستۆن تۆن بالابی لا صدام کن بیام با تمام وجودم ببخشم اگه اون که خواستی نبودم میخوام عاشقت سر به راه تو باشم میخوام مهمونه ماه تو باشم ماه تو باشم سرگردونم برگردونم تو هوشت بمونم مهربونم زۆر سپاس دەست خۆش ڕاست شتێکی عەرەبیشی بدەنێ مامسان هەر لە أحباب الروح جرحاني راحوا لبعيد خلاني ظلماني ليش ظلماني منهم يا ريت حرماني ظلماني ليش ظلماني منهم يا ريت حرماني يا ليلي يا دەست خۆش کاکە دڵزارجان ئیشەڵڵا داهاتوێکی زۆر گەش و پرشنگدار دەبی ئێمە شانازی دەکەین کە سپاس دەکەم ئەنی کەسی وەک جەنابتان هەمانە لە کوردستان و لە ناوچەکە جا بەو هیوایەم جەنابیشت زیاتر زۆر سپاس دەکەم پەرە بە خۆت بدەی و شتی ئینشاڵڵا. نوێمان پێشکەش بکەیت ئینشاڵڵا بیرت لە کلیپ نەکردوتەوە کاکە دڵزار بابیرم لێ کردوتەوە بەزدی بەس ئەنی هێشتا دەمە شتەکەبی ئیشی لەسەر بکەم و نوێ کارێکی تێدا بکەم شتێکی دووبارە نەبی لە بەرنامەتەیان لە ستۆدیۆی نا ینی لە بەرنامەمدایە لە بەرنامەدا هیچ لەسەر نەکردو شتێشم لەسەر نەکردووە ئینشەڵڵا سەرکەوتو دەبێ زۆر سپاس ئەسلە ستایلێکە زیاتر وەکو فۆلکلۆر یاخود ئەرەبێسک یاخود پۆپ قەی زیاترە من بە ئەرەبێسک دەستم پێ کرد بارەبێسک دەست باشە فۆلکلۆریش و ئەوە هەردەبی ئیشی لەسەر بکەین بزەفت شتێک نییە ئەهیمال بکرێ زۆر باشە سەرسامی کامە هونەرمەندی کاکە دڵزار ئەردەلان بەکر ئەردەلان بەکەر بەڵێ هەزار ڕەحمەت لە گۆڕی کاکە هەزار ئەردەلان ڕەحمەتی بەکەر لێبێ. هونەرمەندی گەورە کاکە ئەردەلان بەکری هەمیشە لە دڵمان هەمیشە زیندوو کاکە دڵزارجان چۆن جا. بوو چوویە پەیمانگای هونەرە جوانەکان وەڵاهی ئەوە حەزێکی خۆم بوو لە منداڵیەوە لەم داڵیەوە حەز هەنی هەر خۆم لە بە ئەو جێدا نابوو وایە. کە لە قۆناغی خوێندنیش لە پۆلینۆ هەنی 3 ساڵ مامەوە هەتا لە ئێواران تاوام کرد بەس بگەمە ئەو جێە و
و ئاخیریش گەیشتمەویش دەست زۆر خۆش خۆشحاڵ بوو. دەستت خۆش بێ کاکەت لە زۆر زارجان سپاس مەمنون. کاکەت لە زار حەزەکەین جا. گوێمان لە جەنابەت بێت گۆرانیەکی هونەرمەندی گەورە کاکە ئەردەلان بەکرمان پێشکەش بکەی ئەگەر چاوان برایانی میوزیک ژەن ئامادە بن گروپی میوزیک دەنگت خۆش بی دەستی گروپی موزیقاش خۆش بێت دەستان خۆش بێ لە کاکە نوێنەر هەتاوەکو کاکە ڕێوان دەستی هەمووتان خۆش بێ بەڕاستی بە پاڵپشتی ئێوە ئەو دەنگە خۆشانە ئەکیت بەردەوام و بەردەوام
گەیشتی ئەو پرۆگرامە جوانە و ئەو ستۆدیۆ جوانە و لەو کەناڵە جوانە ئامادە دەبین ئینشەڵڵا. کاکە دڵزارجان گیان وەکو پاڵپشتی چێ پاڵپشتت بووە چی هەندەرت بووە؟ پاڵپشتی وەڵاهی ماڵی خۆمان پاڵپشتی زۆری من بوونە بەڕاستی یعنی ئۆتەی کە هەمە دەستم بەو کارانە کردووە هەمیشە پاڵپشتم بوونە قەت پشتی منیان بردنەوە هەتا هانیشیان داوم زیاتر. ڕێز و سڵاومان هەیە زۆر سپاس بەو هیوام زیاتر پاڵپشتی بکەن ئینشاءڵڵا بۆەوەی ئەکید، جەنابشت ئەکید. زیاتر. ئینشاءڵڵا. کاکە دڵزارجان ئەی چی بە بەو خانەوادانە دەڵێ کە پاڵپشتی کوڕکچەکانیان ناکەن بۆ ئەوەی لە مەجای بەڕاستی هونەری زۆر قەدرێکی زۆر گەورەیە شتە ینی کارە ساتە هەزاران کەسێ ئەو هەالە ینی هەر برادری خۆم هەیە ئەو هەالە باشە ینی دەنگەشی زۆر زۆر خۆشی هەیە یان نەکەر لە گۆرانی هەر لە عەزف برادرم هەیە لە تەمسیل باشە لە شانۆکردن یان لە سینەما زۆر بەتوانایە ینی ماڵێ ڕێیان نەدایە باشە ئەوانە زۆر لەو شێش، زۆر کەناڵە کارە جوانە ساتە. و لەو پرۆگرامە جوانە داوا لەو داوکی باوکانە دەکەین کە پاڵپشتی مناڵەکانیان بن بۆ ئەوەی بێنە ناوکاری هونەری. ئیتر مۆرچی هەموو نەتەوەیەک هونەرە ئەکید پێویستە لەو مەجاالە بزەبە. ئیش بکەنجا چ بە گۆرانی گوتن چ بە میوزیک ژەنێن یان هەر بۆ هەر عەربی. گرنگ هونەری بی. بە هونەرە بەگشتی هەمووی. کاکە دڵزارجان جا ئەگەر گروپی میوزیک ئامادە بێت و جەنابیشت ڕێم پێ بدەی گۆرانیەک پێشکەش بکەم لە خزمەتدا قسەسیە. براری میوزیک ژەن ئەگەر ئامادە بن زۆرم خۆش دەوەی نازدار و ئەسمەرێ چاوڕەش و نازەنین و خەم لەبەرێ زۆرم خۆش دەوەی نازدار و ئەسمەرێ چاوڕەش و نازەنین و خەم لەبەرێ بینایی چاوەکانی چاوڕەشی جوان بینایی چاوەکانی چاوڕەشی جوان عیفانگەوت سستات هۆی پەری عیفانگەوت سستات هۆی پەری بەدەستم بە ئاوی هەموو دەریاکانم بۆ دەکردی بە ئاوێنە بەدەستم بە ئاوی هەموو دەریاکانم بۆ دەکردی بە ئاوێنە تدیوانی شاعرانی دنیا هەیە تدیوانی شاعرانی دنیا هەیە بۆم دەکردی بە شانەیەک دەمگوت بڕۆ پەرچەوی خۆتی پێدا بێنە دڵی ناسکەوتی تێرما ڕەنجێنە چاویاواتم ئی تێرما گریێنە تۆ دڵی ناسکەوتی تێرما ڕەنجێنە چاویاواتم ئی تێرما گریێنە بینایی چاوەکانی چاوڕەشی جوان بینایی چاوەکانی چاوڕەشی جوان شەوەزانجی عشقی من بسووتێنە شەوەزانجی عشقی من بسووتێنە دەستان خۆش دەستان خۆش دەستەکانت خۆش بێ. ئەو گۆرانیا گۆرانی
هونەرمەندی زۆر گەورە هونەرمەند زیادە سعادە و دیارە مامۆستا زیادە سعاد چەندان تێکست و ئاوازی داوە بە چەندان هونەرمەند ئیتر بەو هیوایەم ئێوەش ڕێز لە هونەرمەندان بگرن یاری بە هەستی هونەرمەندان نەکەن هونەرمەند زۆر شتێکی گەورەیە مۆرچی نەتەوەیەکە کاکە دڵزارجان دەینەوە لای جەنابەت زۆر سپاس. کاکە دڵزارجان ڕات چییە بەرامبەر ئەو کەسانێک کە لە سۆشیال میدیا لە سەر هونەرمەندان شت بە خراپی بڵاو دەکەنەوە ئەوە ڕای منەوە شتێکی زۆر ناشن ینی قیممەی بێ ئیشیە ینی شتێک نەبی یان تو وەرە ئینسانەکی ئەوەندە لاواز بی ئەوەندە نەچی بگەڕێی بزانی بە خۆت چت تێدا هەیە بزانی بە خۆت چ هونەرێکت هەیە لە چ بوارێک شارەزای بە دوو ئیش کاری خۆت نەکەوی ینی ئەوانە لە بە خۆی ناژی لە بۆ تو دەژی مەسەلەن دێ ناوی پیس دەکە ناوی تێک دەدا ناوی ناشرین دەکە ئیشی نییە چ بکە پێ ئیشە لە خۆی دیتەوە. کاکە دڵزارجان هەر بمبوونەوە مامۆستا زیادە سعاد مەدرسەیەکە طبعاً هەر کەسێک کە دەستی بە گۆرانی گوتن کرد پێویستە گۆرانیەکانی مامۆستا زیادە سعاد بێتەوە جا ئەگەر شتێکی مامۆستا زیادە سعاد لەبەر بێت تۆ پلەیەکی بچووک جانەکەم بەو جۆرێک کە پێویست بوو قەدری عشقی تۆم نەزانی جانەکەم بەو جۆرێک کە پێویست بوو قەدری عشقی تۆم نەزانی هەزار وشەم لە نێو دڵ بوو هەزار وشەم لە نێو دڵ بوو پێم نەوتی نەمدەتوانی من بە تۆیۆم هەرگیز نەوت بوو من بە تۆیۆم هەرگیز نەوت بوو عشقی تۆ ئارەزوومە عشقی تۆ ئارەزوومە وێنەی ئەو چاوە جوانانت هەتا ڕوبەڕوومە وێنەی ئەو چاوە جوانانت هەتا ڕوبەڕوومە ساغبی سپاس مەمنون. ڕێز و سڵاومان لە بۆ هونەرمەندی گەورە مامۆستا زیادە سعادە ئەتۆ شەردەنگت خۆش بێ کاکە دڵزارجان مەمنون حیاتم. کاکە دڵزارجان لە پەیمانگا بەڵێ بەشداری فیستیڤاڵی پەیمانگات کردووە ئاکەیت بەشداری چەند فیستیڤاڵت کردووە بەشداری دوو فیستیڤالم کرد دوو فیستیڤاڵ باشە ئەوەندەی لێ بووم وەزعی کۆڕۆنای بەسەردا هات دەوام نەماوە ئیدی شەکە تێک چوو ڕۆژەکان تۆزێک خاوتر بوون و چالاکێکە ئاگدار بن کاکە دڵزار لە پرۆگرامێکی دەنگخۆشی پێشبڕچێک گۆرانی بەشدار بووی تا چ قۆناغێک چووی ئەتا قۆناغی چارەکی پێشکۆتایی ڕۆیشت سارەجی پێشکۆتایی بەڵێ و دیار بوو بەشدار بووی باشتر لە من هەبوو ئیدی من مامەوە ئیشەڵڵا زۆر سپاس ئەو کەوتنە بێتە ئاکیت مای سەرکەوتنی زیاتر ئیشەڵڵا ساغبی زۆر سپاس مەمنون. کاکە دڵزارجان ئەگەر بچێ لای بەرهەمێکی تر ئەگەر گروپی موزیک ئامادە بێت
برو ای بوفاتو ای دل رقیب وجدان هرچیم و تو جد نقل لها وری پرگریان دبرو تو برو من تکر منظرو دبرو تو برو بوفا برو دبرو تو برو من تكر منظرو دبرو تو برو بوفا برو أخرت ناقر هالرجلان تواصل من جهش ببزاي ببغام بدنا يصار من بقريان وتمارو ملواي زور قرانا ام کوچای تو ازاریکا برناشکو درد و جانا دبرو تو برو من تکر منظرو دبرو تو برو بوفا برو دبرو تو برو من تکر منظرو دبرو تو برو بوفا برو عشقنا بي لا زايري من دماغي تاوايا لو نامنا بي جبايا هي غربتنا دي أخذ شون تو لبيرتشو صلاني بر يدقاري حوض وانا زبيرتك تمني لا ودن داري دبرو تبرو من تكل منظرو دبرو تبرو بوفا برو دبرو تبرو من تكل منظرو دبرو تبرو بوفا دەنگت خۆش بەڕاستی دەستان خۆش دەستان خۆش دەنگ خۆش کاکە دڵزارجان زیزی من جانەکەم ئەو گۆرانی و گۆرانی ئەرمامەستی گەورەوەبی ساژەرمەندی گەورەی خۆشەویست ڕێز و سڵامان هەیە لەەوە چی بێپایان وا دیارە کەناڵی دیمەن تیڤی شتێکی زۆر جوانیان لەسەر مامۆستای گەورە مامۆستا ژەروەهەبی کرد شتێکی زۆر زۆر جوان بوو باس لە ژیان نامەی مامۆستا ژەروەهەبیەکە کە لە ساڵی چەندەوە دەستی بە گۆرانی گوتن کردووە تاوەکو چەند ینی گشت ئەلبومەکانی شتێکی زۆر جوانیان لەسەر کردبوو کاکە دڵزارجان وەکو پەیمانگە وەکو مامۆستایانی پەیمانگە کامە مامۆستا زۆر زۆر هاوکارتە پاڵ پشتە شەرمی ناوێ کاکە نا مامۆستایەکان بەگشتی هاوکارن باشە
بەڵام دانەیەکەر هەیە ئەخر نا هاوکاری زۆر کرایمە بەڕاستی چکەوە ئەمن دەتوانم بڵێم ینی زیاد هاوکاریش کرایمە ینی بە زیادەوەش مامۆستا بەیار هەر مامۆستای خۆمە مامۆستایەکی عەزیزە مامۆستا بەیار هاوکارێکی زۆری کردمە بەڕاستی زۆر سوپاسی دەکەم لێرەوە و مامۆستا ڕێبوارش هاوکاری کردیمە مامۆستا ڕێبواری دەف بەڵێ لێوانەی هاوکاریە کردم دەبیرمە جا ئەمە دەچینە لای مامۆستا بەیار بەڵێ مامۆستا بەیار تەقیمەک لەسەر سەوتی کاکە دڵزار دەستخۆشی لێ دەکەم تەبعاً زۆر سوپاس دەکەم بوو بە خێریش بێ بۆ پرۆگرامە زۆر سوپاس طبعاً بە خۆشحاڵیەوە ئەمن ئەو کاتی کە ئەو تەقدیمی مەحەدی فنون جەمیلەی کرد ئەمن لێژ نەبووم بەڵێ یەکم لەوانەیە کە تێستی جێسکەی و تێستی دەنگ و ئەوانەم دەکرد یەک بوو لە باشترین تەڵەبەکان کە وەرگیرە سوپاس و خۆشبەختانە زۆریش ئیحتیمام بەخۆی دەدا ئیحتیمام بەو بەشە دەدا کە دەزانی بەهرەی هوەری تێدا هەیە ئەو بەهرەیە زیاتر بکە چکە زۆر کەس هەیە بەهرەی هەیە و شاراوەیە هەتا دەشڕوا نازانی ئەو بەهرەی بەڵام گرینگە مرۆڤ بتانی ئەو بەهرەی کە هەیتی بیدۆستەوە و پەرەی پێ بدە کەم کەسن ئەوانەی کە ئەوها پەرە بە ئیشەکانی خۆیان دەدەن دەستخۆشی لێ دەکەم سەرکەوتوبی و هیوای بەردەوامی ئینشاءالله و دەنجیشی بەڕاستی دەتانە بڵێم یەکە لەو دەنگانێک کە زەڕەسە چی خۆشی هەیە لە دەنگ خامی دەنجی زۆر باشە ئەمنۆکو خۆم بەڕاستی چێژی لێ دەبینم هیوادارم هەر سەرکەوتوبی و هیوادارم بەردەوام بی ئیتر مامۆستای وات هەبێ کاکە سەفیرت لە پشتە دەستخۆش مامۆستای عەزیز دەستخۆش کاکە دڵزارجان ئەو قوتابیانەی کە بێوەفان بەرامبەر مامۆستایەکانیان چیت پێ بۆیان وەڵڵاهی بێوەفانەوی بەرامبەر ئوستازی زەرەرمەند بە خۆیانە چکە ئیشەکە هەر دەکەوتەوە بندەستیوان لە ئاخیری لە مستەقبەلی هەر دەگەنەوە کنیەک زۆر کەس ئێستا لەو سەردەمەی وەفادار نییە بەرامبەر مامۆستای داخەوە من لێرەوە زۆر ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ مامۆستا زراری عەزیز مامۆستا زرار مستەفا ڕوانزی چەندان هونەرمەندی پێگەیاند دامەزرێنەری تیپی پاشای گەورە بوو چەندان ژەنیاری بە توانای پێگەیاند چەندان گۆرانی بێژی زۆر بە توانای پێگەیاند ڕێز و سڵاومان هەیە بۆی بەو هیوایم تەمەنی درێژتر و درێژتر بێت ئینشاءالله کاکە دڵزارجان ئەچینە لای بەرهەمێکی تر کامە گۆرانیە گۆرانی چییە گۆرانی مامۆستای خۆشەویست هونەرمەندی خۆشەویست ئايات حوسێن ڕێز و سڵاومان هەیە بۆ مامۆستای گەورە مامۆستای ڕێز و سڵاومان هەیە
پاچی من هویتی خاک و گوگر خدای عاشق تذکره توات لقل گر خوشویستی پاچی من هویتی خاک و گوگر ورچه دروی تو سرگردانی چونکه تو من عشق نزانی عشق نزانی ڕێز و سڵاومان هەیە بۆ هونەرمەندی گەورە مامۆستا ئەیاد حوسێنی خۆشەویست دەست تۆش خۆش بێ کاکە دڵزارجان ممنون عزیزی من ساغ و سەلامەت بی زۆر سپاس دەکەم. دەست خۆش لە بۆ گروپی میوزیک ئەو دەست و پەنجانەتان هەر بمینە ئینشەڵڵا کاکە دڵزارجان جا. وا پەیتا پەیتا بەرەو کۆتایی پرۆگرام دەچین دواوتە چییە لە بۆ پرۆگرامی دەنجی زوڵاڵ و کەناڵی دیمەن تیڤی ستی دەستخۆشی و بەرنمەیەتان لێ دەکەم بەرنمێکی زۆر زۆر ئیسفادەی لە بۆ ئەو کەسانەی کەەوە دایانوێ بێنە ناوە کارە و کەسێک نێ دەستیان بگری بەڕاستی ینی زۆری وا هەنە باشە و زۆر سپاسی کەناڵی دیمەنیش دەکەم بۆ کەناڵە جوانە و خزمەتێکی باش کرد زۆر سپاسی هەمووتان دەکەم سپاسی لای خۆش بێ دووبارە بە خێر بێ زۆر سپاس کاکە دڵزارجان حتمما پرۆگرامی دەنجی زوڵاڵ دووبارە یەکەینەوە کە زیاتر تیشک دەخاتە سەر و هونەرمەندانەی کە تاوەکو ئێستا بە دیار نەکەوتون ونن ئیتر ئێمە لەو پرۆگرامە جوانە و لەو ستۆدیۆ جوانە و بە هاوکاری ئەو برا میوزیک ژەنانە بانگەشتیانەکەین و ئیشی جوان جوانیان لە بۆ دەکەین دەستەکانتان خۆش بێ و ئەمەوێ لێرە شتێک بە بینەرانی ئەزیز بڵێم ئازیزان هەر کەسێک کە ئارەزووی ئەوەی هەیە بەشداری پرۆگرامی دەنجی زوڵاڵ بکە ڤیدیۆی خۆی لە بۆ پرۆگرامی دەنجی زوڵاڵ لە سۆشیال میدیا بنێرێت لە بۆ کەناڵی دیمەن تیڤی ئێمەش سەیری دەکەین و پەیوەندی پێوەکەین و بانگەشت دەکەین لە بۆ پرۆگرام بێنرانی عزیز بەم شێوێ هاتینە کۆتایی پرۆگرامەکەمان تاوەکو دەنگێکی تر تا هەفتەی ئایندا بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ کوردستان هەر ئاوەدان سر دڵمدانێ حەچمێ بێنن هەوەر دەست لە سەر دڵمدانێ یا عیلاجی دەردێم کە یا لە ژێر خاکمدانێ یا لە ژێر خاکمدانێ خودایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە خودایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم دەڕوا بێخەبەر ئاگای لە حاڵم نییە ئاگای لە حاڵم نییە خودایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە خودایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم دەڕوا بێخەبەر ئاگای لە حاڵم نییە ئاگای لە حاڵم نییە نێبانجی و ئارێ تووشی بوومە و چاوازایە نێبانجی و ئارێ تووشی بوومە و چاوازە سڵایەمەکەم لێ دەکرد لێم وەردەگری جازە قەول و قەرارمان وابوو بێتە سێژواری تازە قەول و قەرارمان وابوو بێتە سێژواری تازە زحمة ببيت بسيم ويدر دقم حليم زحمة ببيت بسيم يا سنجين سراويا
ألف ولام وميم وجيم دورة دستم لمليكا دنيا هزنا هر دمري دورة دستم لمليكا دنيا هزنا هر دمري هاي بانجي واري توشي بمصا وباسا بانجي واري توشي بمصا وباسا سلامكم لي ذكر لموردك إنساسا قولوا قرار من وابو بتجوالي تاسا قولوا قرار من وابو بتجوالي تاسا